سڵاوتان لەبێت و داوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. نرخی ئەرامپێرێکی کارەبای مۆلیدەل لە هەولێر بۆ مانگی ڕابردوو واتە مانگینۆ کەمترینی 12,000 دینار بووە و زۆرترینیشی 14,000 دینار. بەرپرسی مۆلی داهلیەکانی ژووردەکاریەکەی ئاشکرا دەکات. ئەندازیار خارەمان مەولود لێپرسراوی لیژنەی مۆلی داهلیەکان لە پارێزگای هەولێر. ڕایگەیان نرخ و کرێی مۆلی داهلیەکانی هەولێر بۆ مانگینۆی ئەمساڵ بۆ هەرەمپێرەی کارەبا کەمترینی 12,500 دینارە و زۆرترینیشی 14,000 دینارە. بەراورد بە مانگی هەش نرخەکە کەمتر بۆتەوە. مامۆستایانی هەمیشەیی گردبوونەوەی ناڕازیان ئەنجامدا و ڕای دەگەێنن لە دادگای فیدراڵی ئیسکاڵا لەسەر حکوومەتی هەرێم تۆمار دەکەن بەهۆی ڕاگرتنی پلە بەرزکردنەوەی دواکەوتنی موچەکانیان. پەیڕەوی ناوخۆی یەکێتی بە تەواوەتی پەسەند کرا و جعفەر شێخ مستەفا بۆ سکرتێری ئەنجومەنی پاراستن و بەرژەوەندیە باڵاکان یەکێتی هەڵبژێردا. هەروە حاجی مەسیفی وەک سکرتێری ئەنجومەنی پشتیوانی یەکێتی دەستنیشان کرا. ئەمڕۆ یەکشەمە محەممەدی حاجی مەحموود لە سەلاحەدین سەردانی مەسعود بارزانی کرد. بەپێی هەواڵەکانی نووسنگەی محەممەدی حاجی مەحموود لەگەڵ بارزانیدا ڕەوشی سیاسی عێراق و باشکردنی گوزەرانی خەڵکیان تاوتوێ کردووە. وەفدێکی هەولێر و بەغدا و سلێمانی بەرەو تاران بەڕێکەوتن بۆ تەواوکردنی پرسی ڕێکەوتنی هەردوو وڵات لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان. شوان داودی پەرلەمانتاری پێشووی یەکێتی دەڵێت چەپکە گوڵ لە ناو یەکێتی نەما و ئێستا گوڵەندام هەیە. دەشڵێت یەکێتی ئێستا دابراوە لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان. با تۆمەتی هەڵگرتنی تاپڕ دادگای هەولێر بۆ سێم جار گوهدار سێباری بە 6 مانگ زیدانی کردن سزادا. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەشاد بن.